لە ڕۆژی 25 مانگی ڕابردووە تا مانگی نۆڤەمبێرەوە کە ڕۆژێک بوو تەرخان کرابوو بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان هەڵمەتێکی 16 ڕۆژە ڕاگەیەندراوە کە لە ئەم هەڵمەتەیە هەوڵە درێت هۆشیاری دروست بکرێت لەبارەی مافی ژنان و کچانەوە هەروەها هۆشیاری دروست بکرێت لەنێو تاکەکانە لەبارەی ئەوەی کە جیاوازی جێندەری با لە کۆمەلگایان نەمێنێت یان بەڕادەیەکی بەرچاو ڕێژەی قوربانیانی ئەم جیاوازیە کەم بکرێتەوە. لە کوردستانی خۆشمان بە خۆشحاڵی و کار و چالاکی زۆر هەوڵ ئەدرێت کە لە ماوەی ئەم هەڵمەتەیە ساز بکرێت جابەوەی کە بزانین لە ئەم 16 ڕۆژەیە لە ماوەی هەڵمەتەکە چی ئەکرێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە هەر لە درێژەی ئەم هەڵمەتە چی کراوە و هەروەها تا چەند هیوا هەیە بەوەی کە بە کار و چالاکی لەم جۆرەوە بکرێت هۆشیاریەکی بەم شێوەیە دروست بکرێت. میواندارەتی خاتوونی بەڕێز هاناشوانمان کردووە چالاکوانی بواری ژنان با بزانین وەڵامەکانی بەڕێزیان بۆ ئەم پرسیارانە چی ئەبێت. خاتو هەناسڵاوە لێبێت زۆر زۆر بەخێر بێت زۆر سوپاسبانیتان باشتر. بە هەر لەمەوە دەست پێ بکەن ئەو کار و چالاکیانەی کە لە ماوەی ئەم هەڵمەتەیە ساز کراوە یان ساز ئەکرێت چین ئەم ساڵ. ئێمە ساڵانی ڕابردوو کۆمەڵێک چالاکیمانە کرد هەر ڕێکخراوە بۆ خۆی هەندێک جار و هەندێک جاریش بە دەستە جەمعی یاخود دوو ڕێکخراو یا سێ ڕێکخراو بەیەکەوە هاوبەش ئەمان کرد زیاتر فۆکەسەکە لەسەر سێ ڕۆژی یەکەم یا 5 ڕۆژی یەکەمی هەڵمەتەکە بوو بەڵام ئەم ساڵ میکانیزمەکەشمان گۆڕی کاتەکانیشمان گۆڕی شوێنەکانیشمان گۆڕی ئەم ساڵ لە سلێمانی و دەوروبەری گروپێک لە ڕێکخراوەکان بەیەکەوە کۆمەڵێک چالاکی ئەەکەن یەکێک لەو چالاکیانە کردیان لە شاری سلێمانی بوو دواتر لە هەڵەبجا یەکشەممە لە هەڵەبجە چالاکێکی نەوەعی بەڕێوە ئەچێ لە زانکۆی ڕاپەڕین لە گەرمیان بە هەمان شێوە شێوازەکان و هاوکاریەکان لە نێوان ڕێکخراوەکانە ئەم ساڵ جیاوازە یەک تقریبان زۆرینەی ڕێکخراوەکان بەیەکەوە کار ئەەکەن ئەم جارە ئەمانەوێت فشارێکی تونتر بێ و کۆمەڵێک فشارمان چڕتر بێت. بەڵێ هەوڵەکانمان چڕتر بێ پێشتر کۆمەڵێک فشارمان کردووە لەسەر حیزبەکان بە تایبەتی لەسەر حکوومەت کۆمەڵێک داواکاریمان هەبووە بینی ومانە یاخود دەرئەنجامی ئەو فشارانەمان بۆ دەرکەوتووە کە کۆمەڵێک هەنگاوی باشتنراوە لە ئاستی خواستی ئێمەیە بەڵام ئێمە زۆر زیاترمان لەوە ئەبێ و ئێمە چالنجی گەورەمان لە بەردەمایە بە تایبەتی خۆتان نەزانن کە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی یاسایەکە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایی چەکە لە یاسا نەوعیەکان کە لە هەرێمی کوردستانە هەیە و تەرحی چاکسازی تیاکراوە و هەندێک گۆڕانکاری کراوە ڕەت کراوەتەوە بەڵام لە هەوڵەکانمان بەردەوامە بین ئەمانە نامان وەستێنەوەتە لە هەوڵەکانمان بەردەوامە بین بۆ ئەوەی کە ئەو یاسایی کە لە خزمەتی تاکەکانی کۆمەلگایە بەبێ جیاوازی ژن مناڵ پیا و یا هەر ڕەگەزێکی تر بێ ئەم یاسایە خزمەتی بکات چونکە یاساکە تایتڵەکەی ئەوەیە بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە چوارچێوەی خێزانە ئیتر تەحدیدی نەکردو ژنە یان پیاوە یان مناڵە یان هەر ڕەگەزێکە لەبەرەوە ئێمە ئەمەمان بەلاوە گرنگە یەکێک لەو کارانەی کە زۆر بەجددی هەمووان کۆچین لەسەری و کاری زۆر جددی لەسەرەکەین مەسلەی کەمکردنەوەی کوشتنی ژنانە زۆر باشە یەکێک لەو پەیامانەی کە ئاراستە کراوە لەم هەڵمەتەیە ئەوەیە کە ڕۆڵە و پێگەی ژن زیاتر گرنگی پێ بدرێ چۆن لە ڕابردووە کاریگەری ژن هەبووە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی لەناو شارەکانە ڕۆڵێکی بەرچاویان بینیوە لە ئێستاشا ئێوە وەکو چالاکوانی بواری ژنان لەم هەڵمەتەیە تا چەند گرنگی بەم بابەت هەیەن تا چەند گرنگی بەوەیەن کە چۆن ئێمە ئەم دیاردەیە بنبڕ کرێ نەمێنێ بەڵام ڕۆڵ و پێگەی ژنیش گرنگی پێ بدرێ بۆی کەوانیش بتوانن توانای خۆیان هێزی خۆیان پەیامی خۆیان وە بتوانن لە هەموو کایەکانە ڕۆڵیان هەبێت. پرسیارێکی جوانە ئەگەر ژن دەرفەتی بۆ بڕەخسێنرێ و بوارەکە من کە ئەڵم دەرفەتی بۆ بڕەخسێنرێ ناڵم کە لەسەر قاپێکی زێڕین پۆستێکی پێشکەش بکرێ یان ئیشێکی پێشکەش بکرێ نەخێر ژنان خۆیان لە هەوڵی بەردەوامان بە تایبەتی لە بواری ئابووری لە دوای قەیرانی ئابووری و هاتنی کۆڤید-19 ژنان بە شێوەیەکی بەرچاو لە بازاڕەکانی کارکردنا هەوڵی زۆر جددی ئەیان بۆ ئەوەی بتوانن کە دارایی خێزانەکانیان دابین بکەن هەزارەها خێزانمان هەیە کە دارایی تەنها ژنەکە دابینی ئەکا ئەوەش دەری خست کە توانای ئەوان هیچی کەمتر نییە لە پیاوان بە تایبەتی لە بواری ئابووری هەم سەلیقا هەم توانە هەم کۆمەڵێک ڕێو شوێن هەم
تەنانەت بەکارهێنانی سوۆشال میدیا یعنی یەکێک لەو شتانەی کە ژنان دوور بوون لێەوە هەمیشە ڕێجەک تەکران لە سوۆشال میدیا هێرشێکی زۆریان نەکرایە سەری بەڵام ئەوان بە نەوەکی تر ئێستا بەکارهێنەوە سوۆشال میدیا و پلتفۆرمەکان بەکارهێنن بۆ ئەوەی کاڵاکانیان مارکێتین بۆ بکەن یاخود ئەو کارە دەستیانە ئەیکەن یاخود خواردنە ئەیکەن ساغی بکەنەوە لە ناو بازارەکانە. لەبەرۆ ژنان هەمیشە لە هەوڵی ئەوەیان کە ئەو شتانەی ڕوبەڕوویان ئەبێتەوە ئەو ڕێگریانی ڕوبەڕوویان ئەبێتەوە جگەلەوەی بیشکێنن بە شێوازێکی تر بەسەریا سەرکەون بە شێوازێکی تر بەکاری بێنن و بیخەنە خزمەتی کۆمەلگاوە بیخەنە خزمەتی تاکەکانەوە دەیان ژنمان هەیە فرسەتی کاری بە ئەو ژنانە ڕەخساندووە کە هەژارن کە مناڵ بەخێوەکەن و بە تەنیا دایکن یا جیابوونەتەوە یا هاوسەرەکانیان لە دزیاوە یاخود هاوسەرەکانیان شەهید بووە دەیان ژنمان هەیە کە هەوڵی داوە هاوکاری ئەو مناڵانە بکاکە دایکیانە یاخود باوکیانە کەواتە ئێمە ئەم هەماهەنگیەوە ئەم هاوکاریەوە ئەم نیەتەی ژنان لە کۆمەلگایە بۆمان دەرئەخاکە هەنگاوی زۆر باش ئەنێ و ئایندێکی زۆر ڕۆشن چاوەڕێی ژنانەکە بەڵام ناتوانین نکۆڵیش لەوە بکەین کە ڕێژەکانی تونند و تیژەی زۆر بەرز و مەترسیدارن مەسەلەی کوشتنی ژنان یەکێکە لەو مەسەلانەی کە بەڕاستی شەرمەزاریەکی گەورەیەکە لە کۆمەلگای کوردیا هەیە و تا ئێستا کەم نەکراوەتەوە سەرڕای ئەو هەنگاو و هەوڵانە کە بە جدی هەنگاو و هەوڵی جدین بەڵام هێشتا پێویستمان بۆ هەیە کە هەنگاوی زیاتر و فشاری زیاتر و حکوومەت زیاتر بێتە بەردەم مەسەلەی ژنان و بە تایبەتی مەسەلەی کوشتنی ژنان. جاهانەخان ئێستا جەنابەت باسی ئەم هەوڵانت کرد کە ئەبێت چڕتر بکرێتەوە وەوەی کە بەداخەوە هێشتا بۆ نمونە ژن کوشتن هەیە لە کۆمەڵگەی کوردیدا پێم خۆشە بەڕێزت بەپێی ئەزمموی خۆت باسی ئەوە بکەی هەرچەند ئەم قوربانیانی تون و تیژی لە نێو ڕەگەزی مینەیە لە جیهانە هەیە بەداخەوە بەڵام ئێمەمانەوێت بابەتەکە ببەستنەوە بە کوردستانی خۆمان بۆی کە بزانین لێرە ئەبێ چی بکرێت بەپێی ئەزمموی خۆت ئەبێ ئەم هەوڵانە چۆن بێت بۆەوەی کە لە هەموو تاکێکا کار بکات بەڵە یەکێک لە ئەم هەنگاوانە کە زۆر گرنگە ئەوش ئەوەیە بەهێزکردنی بەڕێوبەرایەتیەکان و نووسنگەکانی بەڕێوبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی چونکە ئێمە جاری وا هەیە حاڵەتێکی تونند و تیژی هەیە بۆ نمونە لە هەڵەبجەیە یا لە ڕاپەڕینە یاخود لە شارە زورە ئەگەر ئێمە نووسنگەکانمان لەوێ بەهێز نەبێ هی بەڕێوبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی کە ئەمە دەستگایەکی حکومی چالاکە و هەوڵی داوە هاوکاری ژنامکە پێم وابێ دوێنێ هەواڵی ئەوەتان بیست کە ژنێکیان لە کوشتن ڕزگار کردووە و هەواڵی ئەوەتان بیست کە دەستگا پەیوەندیدارەکان بە دووادا چوونەکەن بۆ کوشتنی ژنێکی تر ئەمانە هەمووی جێگەی دەستخۆشیە بەڵام هێشتا پێویستمان پێ ئێمە لە سەردانێکمانە بۆ داواکاری گەشتی بەڕێز سەرۆکی داواکاری گشتی زۆر پەرۆشانە لەسەر مەسەلەی کوشتنی ژنان هاوکار بوو و باسی لەوە کرد کە ڕێکخراوەکان ئەرکیانە ڕاستە ئەمە ئەرکی ڕاستەقینەی ڕێکخراوەکان نییە جگەل لە چالاکی و هەڵمەتی هۆشیاری و ئەوانە بەڵام لە ئێستاە ڕێکخراوەکان ئەرکێکی تریان کەوتۆتە سەرشان لە ئێستای واقعی کۆمەلگای کوردی ئەویش ئەوەیە چۆنیەتی کۆکردنەوە و چۆنیەتی بەدواداچوونی حاڵەتەکانی کوشتنی ژنان بۆ ئەوەی زیاتر بەرچاوی داواکاری گشتی وەلایەنە پەیوەندیدارەکان ڕۆشن بێت لەسەر چۆنیەتی دەستگیرکردنی تاوانبارەکان چونکە نیەتێک هەیە لەلایەن حکوومەتەوە کە ئەبێ هەموو ئەو تاوانبارانی بکوژی ژنن دەستگیر بکرێن و هەموو ئەو تاوانبارانە سزا بدرێن یەک مەسەلە هەیە لێرەیە کە زۆر ناڕۆشنە لە کۆمەلگای ئێمە بە تایبەتی لە مەسەلەی کوشتنی ژنانە زۆر جار وا باوە کە ئەگەر بکوژەکە کەسێکی خوار 18 ساڵ بێ سزایەکی چونکە بەپێی قانونی عێراقی کە ئێستا تەطبیقەکرێت لە کوردستانە کەسانی خوار 18 ساڵ لە بەرەوەی گەنجن و فرسەتێکی تری ژیانیان لە بەردەمایە و پێشینەی تاوانکاریان نییە سزاکەیان سووکە بۆیە ئێستا هەندێک لایەن یاخود هەندێک بنەماڵا پەنابەنە بەر ئەوەی کە بکوژەکە یا کوشتنەکە کردەی کوشتنەکە بە کەسێکی گەنج بکەن بۆ ئەوەی لە سزا ڕزگاری ببێ نائاگان لەوەی کە مەسەلەی کوشتنی ژنان سزای وەک خۆی هەیە ئەمە جگەلەوەی کە لە بەپێی بڕیاری پەرلەمان 2015 هیچ بکوژێکی ژن کوشتنی ژنان دۆسێکەی کوشتنی ژن بێ کەسێکی نزیکی خۆی بێ و ژن بێ لێبوردنی گشتی نایگرێتەوە لەبەرەوەی زۆربیان لە نزیکی جەژنەکانە خۆتزانین لێبوردنی گشتی هەیە لە نزیکی جەژنەکانە خۆیان ئاماداکەن بۆ ئەو کوشتنە بۆ ئەوەی چاوەڕێکن لێبوردنی گشتی بیانگرێتەوە بەڵام لە 2015 لێبوردنی گشتی هیچ بکوژێ ناگرێتەوە زۆر گرنگە ئەم خاڵە وردانە بخرێتە ڕوو ئەوش لە ڕێگەی ئەوەی کە هۆشیارەکان بڵاو کرێتەوە زیاتر بۆی کە خەڵک بە دەرفەتی نەزانێ بۆ نمونە لەم کاتە یاخوو بە تەمەنێک خوار هەژدا ئەم کارانە ئەنجام بن ئەم هەڵمەتەی ئێوە ئەنجامتان ناوە بۆ نمونە بە تەنیان لە ناو شاری سلێمانی و خۆ ئاماژە و پیاچوونەتە هەڵەبجە هەندێک ناوچی شوێنی کەمانێ لەوانەیە دوورە دەست بێ گوندەکان بێلاندەکانی ئێوێش خانمی لێ ژنانی لێ لەوانەیە ئەوانەش تون و تیژیان بەرامبەر ئەنجام بدرێت زۆر جار
کپیش ئەکرێن یعنی تون و تیژەکە بەردەوامە لەسەریان و کپیش ئەکرێن چۆن ئەوانە دەستیان بگاتە ئێوە چۆن ئەوانە پەیامی ئەوان بگاتە لای ئێوە لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی دام و دەستگا حکومەکانەوە بتوانن ئەو کەسە چۆن باسیەوە کەجیەکەی دڵخۆشیە ژنێک لە مردن ڕزگاری بێت لە تون و تیژی ڕزگاری بێت با ئەمە بکەین بە گشتگیری بکەین زیاتر هەوڵ بێن ئەو کەسانەش ڕزگارکەین لەو تون و تیژی ڕێکخراوەکان بە تەنیا ناتوان ئەم کارە بکەن هەڵبەتە ئەگەر میدیا لەگەڵ ڕێکخراوەکانە هاوپشت و پشتگیر نەبێ وەکو ئەوەی کە ئێستا لە هەندێک کەناڵی میدیایی هەیە بەڕاستی و هەندێک کەناڵی میدیایش بە پێچەوانە ئاراستەیەکی تری هەیە بەڵام میدیا و ڕێکخراوەکان بەیەکەوە ئەتوانن ئەم کارە بکەن چونکە خۆتان نەزانن پەیامی میدیایی پەیامێکی زۆر بەرز و پیرۆزە گەیاندنی حقیقەتێکی ڕوت و ئاراستەکردنێکی جوانی کۆمەڵگایە لەبەرەوە ئەم مەسلەی هۆشیاری بە تایبەتی یاسایی و هۆشیاری بە هۆتلاینەکانە هێڵە گەرمەکان کە فریە بە تایبەتی هێڵی گەرمی 1990 کە 24 سعات پێشوازی لە کۆڵەکانی ئەو کەساناکە کە پێویستیان بە هاوکاریە و نووسنگەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان کراوەتەوە ئەمە پێویستەکە هەماهەنگیەک هەبێت لە نێوان میدیاکان و کەناڵە میدیاییەکان و ڕێکخراوەکانە بۆ ئەوەی زیاتر ئێمە بگەینە ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاریە ئێستا خۆی بۆ خۆی کە ئێمە بەرنمەیەکی واکەین باس لەواکەین کە هێڵی گەرمی 1990 24 سعات دەتوانێت پێشوازی لە کۆڵی قوربانیەکان بکە کەواتە ئەمە ڕێگە نیشاندەرێکە بۆ ئەوەی کە ئەو ژنەی کە ئەگەر پێویستی بە هاوکاری بوو ئەتوانێت هەر کاتێک بێ پەیوەندی بکە بە هێڵی گەرمی 1990 و هاوکاری ئەکرێت باش هاناخان ئەم کەسانەی کە لە ڕێگە زیمێنە بەداخەوبوونەتە قوربانی تونوتیژی ئەبێ بە چ شێوەیەک پاڵپشتی بکرێن جاری وا هەیە بۆ نمونە هاوسەرەکە برایەکە بەڵێنێکی لێوەر ئەگرن ئەڵێن ئیتر تونوتیژی لە حەقی ئەم خوشکە دیان هاوسەرەکەت ئەنجامەیە ئەینێرنەوە ناو خێزانەکە ئەبینیت بەداخەوە لانێ ئەو ڕەوتی تونوتیژی هەر بەردەوامی هەبێت لەم کاتانێ بەڕاستی پاڵپشتی ڕاستەقینە بێ بە چ شێوەیەک بێت کە جارێکی تر دووبارە نەبێت ڕاستە ئەمەوێ ئەوە زیاتر جەخت لێ بکەمەوە کە مەسلەی تونتوتیژی بەڕاستی وەک پەتایەک لە کۆمەلگای ئێمە بڵاو بۆتەوە مناڵی گرتووەتەوە پیاوی گرتووەتەوە ژنی گرتووەتەوە هەمووان جۆرێک لە ئالوودەبوون هەیە بە تونتوتیژی و ئەبینین ئەم تونتوتیژیە زیاتر و زیاتر ئەگەر ببینن لە سوۆشیال میدیایە بە تایبەتی لە کۆمنتەکانە ئەبینین کە چەند کۆمنتی دڕەقانە و توند هەیە بۆ نمونە حاڵەتی کوشتنی ژنێک دوێنێ بڵاو کراوەتەوە بەڵام کۆمنتەکان چەند ڕقانەیە باش بوو کوژرا ئەگەر نەکوژرایەتی ئەکرا ئەوانە ئەمانە ئەومان پێ ئەڵەیە کە تونندوتیژی ئاراستەیەکی نەرێنی لە کۆمەلگای کوردیا وەرگرتووە جۆرێک لە نائارامی کۆمەڵایەتی هەیە ئەم نائارامیە کۆمەڵایەتیە ئەرکی ڕۆشنبیران و کەناڵەکانی میدیا و ڕێکخراوەکانە کە بەیەکەوە هەماهەنگ بن بۆ ئەوەی کە جۆرێک لە ئارامی بگەڕێتەوە بۆ کۆمەلگا ئەو میکانیزم و ڕێوشوێنانەی ئێستا دەگیرێتە بەر بۆ ئەوەی کە ئەگەر ژنێک ڕادستی کە سوکاری بکرێتەوە بۆ ئەوەی ئەگەر ژنێک چاودێری بکرێت دوای ئەوەی کە بە کارەساتێکی توندوتیژە تێپەڕیوە و پێویستی بە هاوکاری بێ هەم هاوکاری دەرونی و هەم هاوکاری کۆمەڵایەتی ئەمانە کۆمەڵێک میکانیزمی تازن کە ئیشی لەسەرکرێەوە بە بەردەوامی متابعی چەند ڕێکخراوێکان تایبەت من بەوەی کە ئەو ژنانەی کە توندوتیژیان بەرامبەر کراوە دواتر متابعە بکرێن و هەر هاوکاریەکیان بوێ یاخود لەژێر چاودێری یاسایە بن و هەر هاوکاریەکیان بێ بیان کرێت لەم هەڵمەتەیە هەوڵە درێ بۆ نمونە بە دوای ئەو هۆکارە سەرێکیە بکەڕن کەم دیاردێ بەرەو زیادبوونە ڕوە ئێستا ئەبینین تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەریەکی زۆری هەیە لە نەگرێت بەر بۆ ژنێک کە مێردێکیە بێ بۆ کچێک کە لە ناو خێزانێکە ینی زۆر کا کچێک لە خواردەمەنی هەژدەوەیە سێرەکەی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و کۆمەڵە گرفتی بۆ دروستە بێت ئەم گرفتانەوە کات ئەمێ بە دوای خاڵەوردەکان ئاپڕین باوکەکە یاخو برا گەورەکە تونوتیژی بەرامبەر ئەم جامە ئەم هۆکارە تا چەند ئێوە بەداداچوونی بۆکەن بۆی کە ئەم گرفتە بەرەو کەمبوونەوە بڕوە ئەم کەیسانە نەمێنێت ڕاستە مەسلەی سایبەر کرایم لە عالەما یەکێکە لەو تاوانانەی کە لە ڕێگەی سوۆشال میدیاوە هەر پلاتفۆرمێکی تر بێ بەرامبەر بە ژنان و کچان ئەکرێن کچان بە تایبەتی کچانی خوارە 18 ساڵ بە جۆرێک لەبەرەوەی وا هەستەکەن ئەگەر بیان ترسێنن ناچاریانەکەن بۆی کە پاریان لێوەربگرن یاخود ناچاریانەکەن بەوەی کە کۆمەڵێک شت بکەن کە لە خواستی خۆیانانە مەسلەی تاوانە ئەلکترۆنیەکان لە هەرێمی کوردستانە یەکێکە لە بەرزترین ڕێژەکان لە بەرامبەر کچان و ژنان کە ئەکرێن هەر بۆیە هەم لەلایەن
دەستگا پەیوەندیدارەکانەوە هەم لەلایەن پۆلیس ئاسایش و بەڕێوەبەرێتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی سێکتەری تایبەت و کەسی ڕاهێنراویان داناوە بۆ چۆنێتی بەرەنگاربوونەوەی ئەم تاوانانە و هاوکاریکردنی ئەو کەسانی کە بوونەتە قوربانی ڕۆژانە پەیوەندیان پێواکرێ ڕۆژانە لە شوێنە جیاوازەکانەوە بە تایبەتی کچانی گەنج کە نایانەوێت کە سوکاریان بزانن بۆ ئەوەی ڕوبەڕۆی ئەو تونند و تیژیان نەبنەوە کە بەڕێستەڵێ ئێمە ئەمان باتەوە بۆ خاڵێک کە هەمیشە لە کۆمەلگای ئێمەیە کوڕ ئەو پەروەردەیی کە پێویستی پێیەتی وەری ناگرێت لە خێزانە. زۆر جار لە خێزانەکانە ڕێنمایی و سنوورەکان بۆ کوڕەکان دیاری ناکرێت هەمیشە بە کچەکان ئەوترێ ئەوە نەکەی ئەوە نابێت ئەوە باش نییە ئەوە بەڵام بە کوڕەکان ناوترێ مەسەلەن سنوورەکانی تۆ بەرکەوتنی تیانە لێدانی تیانە لە ڕێگەی سوۆشال میدیا و هەڕەشەکردنی تیانە بۆیە بینی زۆر گەنج هەن کە لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە دەستگیرەکرێن لەسەر مەسەلەی هەڕەشەی سوۆشال میدیا نەیزانیوە کە یاسایەکمان هەیە بەکارهێنانە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان سزاکەی زۆر توندە تەنانەت بۆ مناڵانی شیتیایە کە ئەگەر هەڕەشەی کردبێ یاخود جۆرێک لە ئازاری یابێت بەو کەسە یاخود هەڕەشەی دەرونی لێ کردبێ جۆرێک لە حربی دەرونی لەگەڵ کردبێ لەگەڵ کەسی بەرامبەر. لەبەرەوە ئەم یاسایانە هێشتا پێویستی بەوە هەیە کە لەلایەن کۆمەڵگەوە و دایکان و باوکان پێویستەکە بۆ کچەکانیان هەم بۆ کوڕەکانیان ڕوون بکەنەوە کە ئەم یاسایانە بەرکارن و سزای خۆی هەیە بۆ ئەو کەسانی کە لە ڕێی پلاتفۆرمەکانی سوۆشال میدیاوە هەوڵی دەستدرێژی کردن. باش جەهانە خان ئەگەر ئێمە سێری هەواڵەکانەکەم بەداخەوە هەواڵیەوە بیسین فلان ژن ئەشکەنجەدرا تەرمی فلان کچیان ژن دۆزرایەوە فلان ژن بۆ ماوەیەکی زۆر لە ماڵەکەی خۆیە لانی دەستێژی کرابێتە سەری ئەشکەنجە درابێت دواتە کۆمەڵک نمونەی زۆر زۆر ناخۆش ئەبین لە میدیاکانە ئەمانە باسی لێکرێت و گزارش ئەدرێت. ئەبێ ئەم شێوازی گواستنەوەی هەواڵانە لەسەر تونوتیژی لە ناوڕێگە زیمینە بە چ شێوەیەک بێت بۆەوەی کە گوێی خەڵک لەسەری پڕ نەبێت ئیترەگەر هەواڵێکی وایدا بڵێ دووبارە بەم شێوەیە مامەڵە نەکە و هەروەها سڵی خەڵکی لەسەر ئەم بابەتە لە ناو نەبات. ئەمە واقعێکی تاڵە بەڕاستی دوولانێ خۆتان نەزانن پەیامی میدیایی دوولانەیە لایەنێک ئەوەیە کە چۆن تەرحی ئەەکەی لایەنێک ئەوەیە کە متەلەقی چۆنی وەرەگرێ لەوانەیە تۆ بە شێوازێک تەرحی بکەی تەسەوڕکەی متەلەقی بە شێوازێکی تر وەریەگرێ بەڵام بە پێچەوانەوە. تەرحی میدیایی لە مەسلەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی ئێستا لە عالەمە کۆمەڵێک گفتوگۆی لەسرە کۆمەڵک گفتوگۆی زۆر فراوانی لەسرە ئایا ئەم بابەتانە تەرح بکەین ئایا ئەم بابەتانە تەرح نەکەین لە کۆمەلگای کوردیا ئەگەر تەرحی نەکەین واقعی کۆمەلگای کوردی ئێمە نازانین چۆنە ئەگەر تەرحی نەکەین ئەگەر تەرحی بکەین بەو شێوازەی کە ئێستا هەیە و جۆرێک لە وەکتۆ ئەڵێ ڕاهاتنی گوێ و جۆرێک لە تەقبولکردنی ئەو واقعی بەدواوە بێ ئەمە بەڕاستی کارەساتە لەبەرەوە ئێمە پێویستمان بەوە هەیە کە کاتێک تەرحی ئەەکەین زۆر بە وردی باس لە زانیاریەکان بکەین زانیاری ڕوت باس لەوە نەکەین کە شێوازی کوشتنەکە چۆن بووە شێوازی شاردنەوەکە چۆن بووە ڕێنمایی ئەو کەسانە بکەین کە بەنیازن کردەیەکی کوشتن بشان بن چۆن لە یاسا ڕزگاریانە بێت بەڵکو ئەبێ جەخت بکەینەوە لەوەی کە ئەم کەسانە سزا ئەدرێن و دەستگیر ئەکرێن و ئێستا کۆمەڵێک ڕێوشێنی تایبەت ئەگیرێتە بەر لەوانە مەسلەی پەنجەمۆر و مەسلەی بەدواداچوونی ورد و مەسلەی ئەدیلەی جینایی و مەسلەی ئەوانە کە حکوومەت لە ئایندەیەکی نزیکە ئەمانە هەمووی بە شێوەیەک پەرەپێەیە کە بتوانن لە زووترین کاتە تاوانبارەکە دەستگیر بکەن و تاوانبارەکە ڕادستی یاسا بکەن یاساکان زۆر توندن لەسەر تاوانبارەکان باس لەواکرێکە ئەم تاوانبارانە دەستگیرەکرێن و قەڵەوەکرێن نەخێوانیە نانی تیش بخرێتە سەر سزاکانی ئەمە زۆر زۆر گرنگە دەستگیرکردنی تاوانبارەکان بە تایبەتی ئێمە بینین کە کردەی کوشتنەکە زۆر بەباشی تەرحەکرێت زۆر بڵاوەکرێتەوە هەندێک جار سپۆنسەرەکرێت لەلایەن هەندێک سوۆشال میدیاوە چۆن شاردیانەوە چۆن سووتانیان چۆن کوشتیان بۆ ئەیکەن بە تایتڵ ئەمانە بەڵام باس لەوە ناکەن کە تاوانبارەکەی گیرا و ئەگەری هەیە سزای لە سێدارەدان کە لە ئێستا لە هەرێمی کوردستانە جێبەجێ ناکرێت بەڵام 25 ساڵ لە چاکسازی ئەمێنێتەوە 25 ساڵ لە چاکسازیمانەوە پێم وابێ خۆتان کاری ڕۆژنامەوانیتان کردووە لە چاکسازیەکان لەوانەیە لە 2 ساعت زیاتر بمێنەوە لەبەر هەناسەتونی نەتوانن قسەتان بۆ بێ ئەوەندە بارودۆخێکی سەختە ئیتر زیندانە تەواو یعنی زیندان بەڵام لە کۆمەلگایە وا باوە کە ئەمانە قەڵەو ئەکرێن بەداخەوە ئەمەش تێڕوانینێکی هەڵەیە بۆ چۆنێتی چاکسازیەکان لە چاکسازیەکانە لە 20 بۆ 25 ساڵ سزا ئەدرێن لە بردننی گشتی بە هیچ شێوەیە نانگرێتەوە و هەلومەرجی چۆنێتی جێبەجێکردنی تاوانەکە وەک هەر تاوانبارێکی تر سزای خۆی لەسەرە
باشە منۆ کۆتا پرسیاری خۆم پێم خۆش بوو لەگەڵەوەی ئەم هەڵبەتە ئەنجامەدرێ بەڕێزی ئاماژە و پیا میدیا ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە لەوەی کە هۆشیاریەکان بەردەوام بڵاوکاتەوە ئەو تیمانەش ڕۆڵێکی گرنگیانەیە باسیی ناوەندەی خوێندنەکان بکەین ناوەندی خوێندن هەر لە خوێندنگاکانەوە تاوەکو ئەچێتە ناو پەیمانگە و زانکۆکانەوە چونکە ئەزانین ئەو تەمەنانە هەستیاریە لە تەمەنەکانە چ کوڕ و چکچ تۆچی هۆشیاریەک لەسەر مافی ژن لەسەر کەس بڵاوکەیتەوە کوڕەکەش گوێلێتی ئەو یاسانەی بەڕێزی ئێستا کە خۆتۆ هەمووی ئەزانی تو چی ڕوبەڕووی چێبێتەوە لەوانی کوڕەکە نەیزانێ بەکە تا تووشی نەبێ نازانێت تووشی چێبێ ئەمانە چاچەند گرنگە لەو شوێنانەیە لە ڕێگەی تیم و بڵاو کرێتەوە هۆشیاری بڵاو کرێتەوە بۆی کە هەمووی بەگشتی بزانێت کە ئەم دیاردەیە نابێ ئەنجام بدرێ و بەرەو کەمبوونەوەی بەڕۆین چونکە ئەمە یاسا لە پشتیوەتی ڕاستە ئەمە مەسلەیەکی زۆر گرنگە بەڕێوەبەرێتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە ڕێگەی ئەو کۆڵانەی کە بۆ یە بەردەوام تهدیدی ئەو شوێنانەی کردو کە زۆرترین تاوانە ئەلکترۆنیەکانی تیان ڕۆەیە بۆیە لەگەڵ ڕێکخراوەکەی ئێمە ڕێکخراوی CDO هەڵمەتێکمان دەست پێ کردووە لە پێنجێنەوە دەستمان پێ کردووە لە دوورترین شوێنەوە لەو شوێنانەوە کە زۆرترین هەستەکەین تاوان و کۆڵی تایە بۆ ئەوەی کە لەوێ هۆشیاریەکەەوە دەست پێ بکەین ئەنجا هاتووینەتەوە نزیک شارەکان واتە لە دەرەوە دەستمان پێ کردو ئەنجینەوە ناو شارەکان لە هەردوو ئاستەکەیان لە ناو شار و لە دەروی شار پێویستێکی حتمی هەیە بۆ ئەو هەڵمەتی هۆشیاریانە بۆیان ڕوونەکەینەوە کە یاساکان چۆنە یاسا بەرکارەکان چۆنە سزاکان چۆنە و ئەرک و مافی هەر یەکێکمان لە بەکارهێنانی پلاتفۆرمەکانی سوشال میدیایە چۆنە زۆر سپاس مەمنون بۆ ئامادەبوونی بەڕێزت ماندووش نەبن بە هیوای بەردەوامی هەوڵەکان بەردەوامی بۆ ئێوە سپاس بۆ بەڕێز